بەناوی خی گەورە و میهرەبان ئەندامانی بەڕێزی پەرلەمان کوردستانیانی ئازیز ئەمڕۆ 2 ساڵی تەواو بەسەر ئەنجامدانی پرۆسەی ڕاپرسی بۆ سربەخۆیی تێدەپەڕێ. پرۆسەیەک کە هەلومەرجێکی بابەتی تایبەت و دوای شەڕی ڕوبەڕووبوونەوەی داعش و لە دۆخێکی ڕاگوزەری هەرێم و عێراق و ناوچەکەدا ئەنجام درا و بۆ سەرکردایەتی سیاسی کوردستان و دامەزراوە دەستوریەکانی هەرێم ئاسان نەبوو کە پشتیوانی بەرەیەکی تۆکمە لە ئاستی هەرێم و هەرێمی و کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ پیادەکردنی ئەم ئیستیحقاقی گەلەکەمان وەدەست بهێنن. ڕەنگە هەڵسەنگاندنیش بۆ هەندێک فاکتەر و ئاماژەی سەرکەوتن و قبولکردنی ئەنجامەکان و کارپێکردنیان لە ئاستی خواستی ئێمەدا نەبوو بێ. بۆیە لە قۆناغێکدا کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەندێک لە دۆستەکانی میلەتەکەمان لە کاتی یەکلاکەرەوەدا پشتیان لێکردین و لە بەردەم لێشاوی کاردانەوە ناوخۆی و ئیقلیمیەکاندا بەتەنیا بەجیان هێشتین. لە کۆتاییدا دەمەیە بڵێم هەرچەندە لێکەوتەکانی ڕاپرسی لە ڕووی سیاسی و سەربازی و ئابووری و گەمارەدانی کوردستان کەم نەبوون و تا ئێستش کاردانەوەکان لە شێوازی هەوڵی خاڵیکردنەوەی دامەزراوە دەستوریەکانی هەرێم لەو دەسەڵاتانەی کە دەستوری گەلپەسەند و یاسا بەرکارەکان پێبەخشیون بەردەوامن، بەڵام دوجار بژاردەی گەلان بە ئێمەشەوە لە بڕیاردان لە چارەنووسی خۆیان بەو ئامرازەی کە خۆیان هەڵی دەبژێرن مافێکی سروشتیە و پیادەکردنیشی پێچەوانەی دەستور و ڕێساکانی پەیماننامە و ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان نییە.